سڵاوتان لەبێ ئەو کاتتان باش سڵاو هاشە باس زۆر خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانین هیوادارم لەگەڵمان بمێنەوە بۆی ئەم تەوەر و بابەت و باسانەی ئەمڕۆ دەستنیشانمان کردووە لەگەڵ ئێمە بەشدار بن و ئەو بابەتانە ببێتە هۆی سەرنجڕاکێشانی ئێوە سوودێک بە ئێوە بگەێنێ بێگومان لە بەیانی 24 ئێمە زۆرترین فۆکسمان لەسەر بابەتە ئەدەبی و هونەری و ڕۆشنبیری و کللتوریەکانە بۆیە لەگەڵمان بمێنەوە ئەم بابەتانە خزمەتکردنە بە ئەدەب خزمەتکردنە بە نەتەوە خزمەتکردنە بە زمان و بە ئاڵا بگومان ئەو بابەتانەی کە هەکار ئاماژەی پێکرد لەگەڵەوەدایە کە بەیانیان موزەیەکی باش پێما بەخشێ تا ڕادەیەکی زۆر دوورەکەینەوە لەو هەواڵ و یاخود ڕووداوانەی کە ڕۆژانە لە جیهان و لەناو خۆشڕۆیە با لە دەستپێکی پرۆگرامەکەەوە بە هەندێک لەو بابەتانەیەوە ئاشناکەین. هاوڵاتیەک 50 ساڵە لە هەولێر کەلوپەلە کۆن و دەگمەنەکان لە ئەنتیکەخانەکەی کۆ دەکاتەوە. باڵندە دەگمەن و جۆرە جۆرەکانی دەریاچەی زرێباری ڕۆژهەڵاتی کوردستان مەترسی لە ناوچوونیان لەسرە. ساڵاچیەکانی کەمپینی جیهانی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە کوردستان بەڕێوە دەچێت. هەکار لەگەڵ ئەو بابەتە ئەنتیکەکان بینە چۆنیانی حەزە لە دیکۆری ماڵەکەت یان شوێنی کارەکەت یاخود هەر شوێنێکی دیکە بێ تا ڕادێک کللتورێکی کۆنی پێوە دیار بێ؟ زۆر حەز دەکەم پێم وایە ینی گەڕانەوە و وەبیرهێنانەوەی مێژووی بەشێکی زۆری نەتەوەکەمانە بێگومان لە هەمان کاتدا هەستێک و تێژێکی زۆر تایبەتت پێ دەبەخشێ ڕاستە ینی چونکە ئێستا بە مۆدێرن بوون بە مۆدل بوون لەگەڵ ئەو پێشکەوتنانە ئەم کەلوپەلانەی کە ئێستا هەن ئەمانە زۆرن لە هەموو ماڵێک هەن بەڵام چاو لەگەڵ ئەم بینینە ئاسوودەیە کە شتێکی تۆزێک زیاواسترا بۆ خۆی نۆستەلژیایە کە کاتێکە ئەیبینی یان دەستی لێی ئەتگەڕێنێتەوە سەردەمێکی پێشووتر یادەوەرێکی کۆنتر یاخود هەر بۆ خۆی باسکردنە لە مێژوو هەر بۆیە هاوڵاتیەک ماوەی 50 ساڵە خولێکۆکردنەوەی کەلوپەلی دانسقا و ئەنتیکی هەیە کە هەمویانی کۆ کردوتەوە یان پارێزێ. ڕۆژانە دەیان کەس لە ناوخۆ و گەشتیاری بیانی سەردانی شوێنەکەی دەکەن و لە ڕێگەی کەلوپەلەکانی نێو ئەنتیکەخانەکە بە کولتوری کوردستان ئاشنا دەبن. خاڵس یونس ئەو هاوڵاتیە کە لە شاری هەولێرە و لە چەندین وڵاتەوە ئەو کەلوپەلانەی گەڕاندۆتەوە کوردستان و دەیان پارێزێت بابەیەکەوە سەرێک لە ئەنتیکەخانەکەی خاڵس بدەین. زۆربەی کاتەکانی بەناو کەلوپەلەکاندا دەگەڕێت کە هەر کامیانی لە شوێنێک و لە ناوچێکی کوردستان و جیهان کۆکردوەتەوە. خاڵس تەمەنی 65 ساڵە. لە تەمەنی 15 ساڵیە خولیای کۆکردنەوەی کەلوپەلی ئەنتیک و دانسقەی هەبووە. شوێنەکەی ئەوەندە ناوبانگی دەرکردووە گەشتیارانی بیانیش سەردانی دەکەن. ئەویش باسی مێژووی هەر کامیان باوردی بۆ دەکات. ئەو شتانە لە ماوەی ئەو 50 ساڵ توانیتم کەلوپەلێکی زۆر کۆ بکەمەوە لەو شوێنە لەو ژێرزەمینە نمایشی بکەم لە بۆ خەڵکان و لە بۆ میێوانانی دەرەوەی وڵات شەرتنی ئەوان بێنە ئێرە شتمان لێ بکڕن ئەمە دەمانەوێت هێمای کوردستان پیشانی ملەتانی دەرەوەی ئەو وڵاتە بکەن ئەوانش کە بزانن ئێمە خاوەنی کولتورێکی دەوڵەمەندین ئێمە لە ملەتانی ترکمتر نینە ئێمەش خاوەنی ڕەسانەتی خۆمانین. ئەنتیکەخانەیەکی ڕەنگاوڕەنگ بە هەزاران کەلوپەلی مێژووی. کوردگوتنی ئەم شوێنە سەری مار و مێرووی تێدایە. ئەم پیاوە 50 ساڵ تەمەنی خۆی تەرخان کردوە بۆ کۆکردنەوەی ئەم کەلوپەلە قەدیمی و دانسقانە. ئەگەرچی سەرەتا تەنها خولیایەک بووە بەڵام ئێستا ئێرە بووەتە شوێنێک بۆ ناساندنی ئەو نەتەوانەی کە لە کوردستان ژیان و ئەو کەلوپەلانەیە کە بەکاریان هێناوە. دەشکرێت ئەم ماندووبوونە بە فێڕۆ نەڕوات و ببێتە مۆزەخانێکی نەتەوەیی و مێژووی. لە هەر شوێنە کەرەستێکی سەردەمی کۆنی لێبوو بێ خۆی گەیاندۆ و کڕیوێتی. تەنانەت
چەندین کەلوپەلی لە وڵاتانی دەوروبەریش گەڕاندوێتەوە کە مڵکی کوردستانیان بووە. بەس شتی دانسقە و جوان و ڕێکمە ئەوانە نافرۆشم ئەوانە هەردەمێنێ بۆ دوا ڕۆژ شوێنی تایبەتی بۆ مۆزەخانەیەکی ملی گشتی ئەوانە هەموو لەوێ نمایش دەکرێ هەموو ملەتێک مۆزەخانەیەکی هەیە ئی کولتوری ئی ئەنتیک با ئێمەش هەمان بێ. لە پانتایەکی نە زۆر گەورە زی و کرمەک و گوارەی جوولەکەکان، قەوان و شریت و شوشەواتی تورکمانەکان، دیزە و گۆزە و سەماوەری مسینی ئاشووریەکان، چەک و بڕنۆ و خەنجەری کوردەکان دەیان چیرۆکی مێژووی هەیە کە بە تێڕەمان لە هەر کامیان دەتوانین بیبینین و بوونەوەکانی داهاتوش باسییان بکەین. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بە مەبەستی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان سەبارەت بە تێکچوونی ژینگەی دەریاچەی زرێبار ئەو مەترسیانەیەکەوێتە سەر باڵندەکانی ئەو دەریاچەیە پێشەنگایەکی فۆتۆگرافی پەلەوەرەکانی زرێباری بەڕێوەبرد. لە دەریاچەی زرێبار زیاتر لە 300 جۆر باڵندە دەژین. لەم پێشەنگایەدا وێنەی 27 جۆر پەلەوەر نمایشکران. بەدەست پێشخەری کۆمیتەی چاودێری پەلەوەرەکان لە ئەنجومەنی سەوزی چیای مەریوان پێشانگای وێنەی پەلەوەرەکانی زرێبار هەر لە تەنیژ ئەم دەریاچەیە بەڕێوە چوو. لە پێشانگاکەدا وێنەی 27 پەلەوەر نمایش کرا. زۆربەی ئەو پەلەوەرانە کۆچەرین و خاڵی هاوبەشی هەمویان ئەوەیە هەموو ساڵێ بۆ چەند مانگێک ڕوو لە دەریاچەی زرێبار دەکەن و بەشێکی ژیانیان لەم ناوچەیە بەسەر دەبن. وێنەکان هەمویان لەلایەن دوو کەس لە ئەندامانی گروپی چاودێری پەلەوەرەکانەوە گیراون و بۆ ئەم پێشانگایە ئامادەکراون. ئەو عکسانشە کە ئێوە ئەیبینن ئێسێ هەروە بە ڕەحەتی نەگیراوە باوەڕکە پەلەوەرمان بووە من لەو 365 ڕۆژە گەڕاون بەشێن ئەو پەلەوەرە کە لە حاڵەتێکی خاسە لە وەزعەتێکی باشە بتوانم نزیک بمەوە بەو پەلەوەرە و عکسی لێگرم. بەڕاستی گرتن عکسی پەلەوەریش کارێکی ئاسانیە. من پەلەوەرمان بووە ڕۆژێ 8 سەعات لە جێگەیەکا دانیشتم کە لەحزەیە خۆی نیشان بات و من عکسێکی لێ بگرم و ئەوان نیشانی بین بە خەڵکیش کە بە ئەهمیەتێکیشی بێ بۆ خەڵک. پێشانگاکە لەلایەن دانیشتوانی مەریوانەوە پێشوازیەکی بەرچاوی لێکرا. بەڕێوەبەرانی پێشانگاکە دەڵێن ئامانجیانە بە پێشاندانی ئەم پەلەوەرانە گرنگی پاراستنی ژینگەی زرێبار بۆ هاوڵاتیان ڕوون بکەنەوە. ئەوان دەڵێن دەریاچەی زرێبار لە دۆخێکی خراپدایە و ئەمە ژیانی هەموو ئەو پەلەوەرانەی خستووەتە مەترسیەوە. بەدانانی ئەم وێنانە گرنگی زرێبار زۆرتر دەرەکەوێت بۆ خەڵک ئەوەی کە زرێبار چەنێ گرنگەوە ئێمە چنێ ئەبێ بیپارێزین بۆ ئەوەی کە ئەم پەلەوەرانە بمێن و هەر لە زرێوارە بوونیان هەبێت و ئەوەی کە زۆریش ئەم پێشانگایە زۆر باشە بۆ ناسینی خودی زرێبار بووە هەروەها بوونەوەرەکانی. دەستخۆشیەکەم لە چیای سۆز بۆ ئەم کارە جوانە بوو ئەوەی کە جوانی ئەم تەبیعەت ئێمە نیشانی خەڵکەدا و نیشانی ئەو کەسانەیەدا کە یەن بۆ مەریوان و سەردانی زرێبارەکەن. دەریاچەی زرێبار و سروشتی دەوروبەری شاری مەریوان لە ڕۆژاوای پارێزگای سنەکە هاوسنووری پارێزگای سلێمانی باشووری کوردستانە. ژینگەی زیاتر لە 310 جۆر پەلەوەری جیاوازە. ئەمە لە کاتێکدایە کە لە سەرانسەری ئەوروپا نزیک 600 جۆر پەلەوەری لێیە. یەکێک لە ئامانجەکانی ئەم پێشانگایە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بوو سەبارەت بەوەی نابێ بەبێ چاودێری کەسانی پسپۆر خواردەمەنی بۆ پەلەوەرەکان دابین بکەن لەبەر ئەوەی هەر خواردەمەنیەک لەگەڵ جەستە و ژینگەی ئەو پەلەوەرانە سازگار نەبێ دەتوانێت ژیانیان بخاتە مەترسیەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. ئەم هەفتەیە لە جیهاندا بە هەفتەی جاردانی مافەکانی منداڵان ناسراوە کە ساڵانە چەندین چالاکی بەم بۆنێوە ئەنجام دەدرێت بە تایبەت لە ڕێگەی پێشەنگا و نمایشکردنی تابلۆ کە چیرۆکی ژیانی منداڵانی کارکرد لەسەر شەقام دەجێڕێتەوە. بەڵێ ڕێکخراوی ڕێپاک و کوردستان فۆتۆ پێشەنگەیەکی گەڕۆکی هاوبەشیان بەو بۆنێوە کردوتەوە کە لە چەند قوتابخانەیەک نمایش دەکرێت و دواتریش پێشەنگەکە دەبەنە بەغدا. چیرۆکە سەختەکانی منداڵانی سەرشەقام لە نێو تابلۆیەکدا هەریەک لە ئەوان بە ناچاری وازیان لە خوێندن هێناوە بۆ ئەوەی داهاتێک بۆ بژێوی خێزانەکانیان دابین بکەن.
هێشتاش هیوایان هەیە و زەردەخەنە بەڕووی ژیان دەکەن. بە شێوەی گەڕۆیەک لە چەند قوتابخانەیەکی هەولێر نمایش دەکرێت پاشان لە هەفتەی داهاتوو بە بەشداری هەموو پارێزگاکانی عێراق هەفتەی دیداری ئایزان بەڕێوە دەچێت کە چەندین چالاکی کەلتوری و چالاکی پێکەوە ژیان و ئێمە ئەم ساڵ لە پاڵ چالاکە کەلتوریەکە بە باشمان زانی ئەم وێنانە بخەینە ڕوو کە بەشێکی زۆری منداڵانی عەرەبە کە لە کوردستان ئێستا لەسەر شەقامەکان ئیش دەکەن. منداڵەکان لە ڕێی ئەم مافانەوە کە مافێکی سەرەتایی منداڵە ئاشنا بن بە مافەکانیان کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وانەیەکی داناوە هەر بەناوی ماف. بە بۆنەی هەفتەی جیهانی چالاکی جاردانی مافەکانی منداڵان هەردوو ڕێکخراوی ڕێپاک بۆ کاری مرۆیی و ڕێکخراوی کوردستان فۆتۆ پێشانگایەکی هاوبەشیان کردەوە کە تایبەتە بە منداڵانی کارپێکەری سەرشەقام. ئەو پەروەردەی کە دایک و باوکی دەیکا کە دەچێتە ناو کۆمەلگا و کە دەچێت ئیش دەکا برادری خراپ پەیدا دەکا کە برادری خراپشی پەیدا کرد تووشی ئەمە سەر دەکەشێت بۆەوەی کە تووشی جگەرە خواردن نێرگە لە کێشان تووشی هەتا بگرشتی خراپتریش چەقۆ مەشروب یعنی ئەو شتانە زۆر خراپن بۆ ئەو تەمەنەی منداڵ. بۆیە پێویستە دایک و باوکان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی و حکوومەت ئاگادارکردنەوە و ڕکلامات بڵاو بکاتەوە. کارپێکردنی منداڵ یەکێکە لە دیارترین ئەو کێشانەی کۆمەڵە و ڕێکخراوەکان کاریان بۆ بەرەنگاربوونەوەی کردووە. ئەوەش بەهۆیەوەی لەم تەمەنەدا مافی ژیانێکیان هەیە کە گونجاوە لەگەڵ تەمەن و قۆناغیان. ساڵانە ڕێکخراوی یونسێف و ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان هەفتەیەکیان تایبەت کردووە بە جاردانی مافەکانی منداڵان. بە پێی ئامارەکانیش 165 منداڵی کارپێکراو لەسەر شەقامەکان لە سەرانسەری جیهان هەن. ئەو ڕێژەیەش ڕێکخراوەکان بە مەترسیەکی گەورەی ئەمنی کۆمەڵایەتی ناوزەندی دەکەن. شەیمەوایس کوردستان 24 هەولێر. ڕێکخراوی هەنگاو بۆ مافی مرۆڤ لە ئێران ئامار یەم ساڵی توندوتیژەکانی دژ بە ژنانی بڵاو کردوتەوە کەم ساڵ لە ئێراندا 104 ژن بە بیانووی پاراستنی شەرەف کوژراون کە ئەم ئامارانە هەکار 104 ژن بەو ئێرانە گەورە و بەو دۆخە ئابوووریە سەختەی ئابووری یاخود کۆمەڵایەتی خراپەی 104 ئامارێک بڵاوکرێتەوە نازام تا چەند جێ باوەڕە بەخۆی یەک هەر زۆرە بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە هەندێک شوێنی دیکە ڕەنگە بۆ وڵاتێکی 8 ملیۆنی 104 لە ماوەی ساڵێکدا نازانم پێ ناچێت ئامارەکان هەموو ئەوانە بگرێت دروست بێ بێگومان چونکە بیانووی جیاوازی بۆ دەهێننەوە ینی کوشتن بە هۆکارێکی دیکە هەمووی دەبەستنەوە بە بابەتی شەرەف و ئەمانە بەر شێوازێک بێ کوشتن ڕەفزە دات کوشتنی خانمان بێت و کوشتنی پیاوان و منداڵانیش بە تایبەت کوشتن ئەوەی کە ئێستا زۆر زیاتر ڕێژەکەی لەسەر ئافرەتە جا ئاماری ئەم ساڵی توندوتیژی دژ بە ئافرەتانی ئێران و ڕۆژهڵاتی کوردستانیشی تێدا هاتووە 104 ئافرەت بە پاساوی شەرەف کوژراون 308 ئافرەت دەست بەسەر کراون ئەم ژمارەیەش 127 ئافرەت سزای زیندانیان بەسەر سەپێنراوە. ناوەندی ئامار و بەڵگەنامەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە راپۆرتێکدا بە بۆنەی 25 تشرینی دووەم ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان ئاماری پێشێلکاری مافەکانی ئافرەتان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی بڵاو کردەوە. بە پێی ئەم راپۆرتە لە دەستپێکی ساڵی 2023 تا ئەمڕۆ لە ئێران 104 ئافرەت کوژراون و 308 ئافرەت دەست بەسەر کراون کە لەو ژمارەیە 127 کەسیان خراونەتە بەندی خانەوە. ڕێکخراوەکە ڕوونی کردوێتەوە لە 11 مانگی ڕابردوودا 104 ئافرەت لە سەرانسەری ئێران کوژراون. لەو ژمارەیە 34 ئافرەت بە پاساوی شەرەف کوژراون و 16 ئافرەتیش لە سێدارە دراون. ئاماژە بەوەش دراوە کە لە هەمان ماوەدا 308 ئافرەت دەست بەسەر کراون. لەو ژمارەیە سزای بەندکران بەسەر 127 ئافرەتدا سەپێنراوە. لە ناو بەندکراوەکاندا 19 کەسیان ئافرەتی کوردن. هەروەها سزای لێدانی قەمچی بۆ 8 کەس لەو ئافرەتە بەندکراوانە بڕاوەتەوە و ئافرەتێکی کوردیش لە سێدارە دراوە. جێی ئاماژەیەکە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی ساڵی ڕابردوودا و دوای ئەو ناڕەزایەتیە سەرانسەریانەی بەهۆی کوژرانی ژینا ئەمینیەوە سەریان هەڵدا هەوڵی داوە لە ڕێگای بەسەردا سەپاندنی حیجابی زۆرەملێ و دانانی پۆلیسی حیجابەوە ماف و ئازادیەکانی ئافرەتان لە وڵاتە سنووردارتر بکات.
لە ساڵی 1970 زاینیەوە 25 تشرینی دووەمی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان دیاری کراوە. ئەم ڕۆژە بە بۆنەی کوژرانی خوشکانی میرابێڵ دانراوەکە لە دۆمینیکان چالاکی سیاسی بوون. ئێستا چالاکانی یەکسانی خوازی ڕەگەزی هەموو ساڵێک لەم ڕۆژەدا چەندان کەمپینی جیاواز لە جیهاندا بە مەبەستی وشیاری لە سەر بابەتی تونند و تیژی دژی ئافرەتان ڕێک دەخەن. ئاژا ئەوەی تازە باسمان کرد پاکێجی پێشوو باسکردن بوو لە ئامارەکانی ئێران کە ڕۆژهەڵاتی کوردستانیشی دەگرتەوە، بەڵام ئێستا راپۆرتێکی دیکەمان هەیە لەسەر بەشێکی کوردستانە کە ناوچەی هەورامانە بە خۆشحاڵیەوە لەم ناوچەیە ڕێژەی تونند و تیژی دژ بە خانمان بە نزیکەی سفر دەخەمڵێندرێ یان بە ڕێژێکی زۆر کەم دەخەمڵێندرێ کە ئەمە ئەگەر ڕێژە دروستەکە بێ بەڕاستی مای دڵخۆشیە زۆر. بێگومانە مەژەڵین هیوادارین کە لە هەموو شوێنێکی ئەم جیهانە ڕێژەی تونند و تیژی بەرامبەر ژنان بگاتە ئاستی سفر. بەڵام من وەکو ژنێک بەداخەوە ئەمە ئەگەر ینی یەک لایەنە بێت ڕاوبۆچوونی خۆم بە هەرچیەک بێکە وەکو ئێستا وەکو پێگەکەم دروست نییە، بەڵام ناتوانم ژنایەتی خۆم بشارمەوە کە پێم وانە تونند و تیژی بەرامبەر ژنان نەکرێت لە هیچ شوێنێکی ئەم دنیاە. هیوادارم وابێ، بەڵام هیوادارم هیچ نە ڕێژەکان بخەنە ڕوونەکە بڵند سفرە، چونکە تونند و تیژیەکان جۆرا و جۆرن. تەنها کوشتنی ژنان ناتوانین بڵێن ئەمە تونند و تیژیە. هەر لە جیاکاری موچە، لە جیاکاری پلەپۆست، لە جیاکاری لە ناو ماڵ لە خوشکێک لەگەڵ براکەی هەموو ئەمانە چێتە ناو چوارچێوەی تونند و تیژی بەرامبەر ژنان. بۆیە ئەمە ناتوانین بڵێن لە هەموو شوێنێک ینی نە 100% هەیە نە 100% ینی هیچ نەبێت. ئەمە دەگەڕێتەوە خێزان بۆ خێزان بێگومان شار بۆ شارگوند بۆ کوندە هەموو ئەمانە دەگرێتەوە. ڕەنگە ئەمە گۆڕانکاری بەسەرداهات بێ بەراورد بە ڕابردوو هاژە، ینی بەتابەت لە بەخشینەوەی خۆشەویستی جیاوازی نەکردن لە نێوان کچان و لە نێوان کوڕان. ئەمە پێم وایە ڕێژەکە بە تەواوی ئێستاکە بە نزیکەی سفر بووە. خاڵی دیکەش هەیە هەکار بەداخەوە کە ئەماڵم هەندێک جار ژنانیش خۆیان پێیان وانە تەنانەتەوە تونند و تیژیە، تەنانەت پێیان وایە کە ئەوە بۆ ئەو دروستە، ینی یا ئیتر ئاینە کللتورە هەر شتێک بۆی سەپاندووە پەیوانیە کە ئەوە جیاکاریە کە ئەوە نایەکسانیە بەرامبەریە. بە بڕوای من باوەڕ بوون بەو ئەرکومافەی چ پیا و هەیەی چ خانم هەیەی بەو جیاوازیە ئەمە زۆر گرنگە، هەردوو لە باوەڕیان بەو ماف و بەو ئەرکە هەبێ کە خۆیان هەیەە. ئەمە ئەو پەڕیدات پەروەریە، بەڵام بە چاوێکی مرۆڤانە بتوان هەمویان ببینین. جا ساڵانە ئاماری تونند و تیژی دژ بە ژنان و خێزان لە هەورامان بە ڕێژەی 100 یاخود نزیکی سفرە، لەگەڵ ئەوەشدا زۆرینەی ژنان لە هەورامان خاوەنکارن و پیاوان زمینەی کاریان بۆ ڕەخساند و یارمەتی دەریانن. زمینە ڕەخساندن بۆ کاری ژنان کە هەڵبەت ئەمە لە توانەکانی خۆیانەوە سەرچاوی گرتووە و ئافرەتانی و دەڤەرش هاوشانی ئافرەتانی تری ناوچەکانی کوردستان باوەڕیان بە توانەکانی خۆیان هەیە و لە زۆرینەی کارەکاندا هاوکاری خێزانەکانیانن و هەمیشە ئەڵێمەوە ژنان پێیان وایە کە خاوەنی یاخود بەرپرسیارەتین. ژن زۆر هەست بە بەرپرسیارەتیەکە. ژن پێی وایە ئەوە ئەرکی خۆیەتی. هیوادارم پیاوانیش بزانن کە ئەرکی خۆیانە نەک یارمەتیدانی خانمانە. کاتێ دەبیستین دەوترێت ژنیوەی کۆمەلگایە لە هەورامان بە چاوی خۆمان دەیبینین. دکتۆرە مەهاباد سەرۆکی زانکۆی هەڵەبجەیە. ئەو پیوایە لێهاتووی و متمانە بەخۆبوونی ژنانی هەورامان و متمانەی پیاوان بە توانەکانیان وای کردووە ڕێژەی تونند و تیژی زۆر کەم بێت و ژنان شان بەشانی پیاوان کار بکەن. ژن تەنها ئەوە نەبووە لە پشتی پەردەوە بێ، بەڵکو بڕیاردر بۆ لەگەڵ هاوسەرەکانیان لەگەڵ براکانیان لەگەڵ باوکیاندا هەر بڕیارە کە تایبەت بوو بێت لە هەر بوارێکدا پێکەوە بڕیاریانداوە. هەڵبەتە ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە لە هەر زروف و سەردەمێکدا هەبوو بێ چ پیاوەکان چ ژنەکان متمانەیان بە خودی ژنان خۆیان هەبووە، پیاوەکان متمانیان بێ و ئەمە چاکەکەی تەنها بۆ ژنان ناگەڕێتەوە، بۆ واگەڕێتەوە کە پیاوەکانیش متمانیان بەو توانە و هێزی هەبووە کە لە ژناندا هەیە، چ لە ناو خێزاندا بوو بێت، چ لە کێڵگەکاندا بوو بێت، چ لە ناو ئەو دامەزراوانەیە بوو بێت کە هەیە. زۆرینەی ئاماری ساڵانەی تونند و تیژی دژ بە ژنان لە هەورامان نزیکە لە سفر.
لێرە ژنان شان بەشانی پیاوان کار دەکەن و خانمان ڕێزێکی زۆریان لێدەگیرێت هەر ئەمە ژوای کردووە کەمترین توندوتیژی تۆمار بکرێت. ساڵانە ئاماری توندوتیژی دژ بە ژنان لە هەورامان نزیک دەبێتەوە لە سفر و هەندێک ساڵیش سفرە. وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە هۆکارەکەی بۆ هۆشیاری تاکی هەورامان دەگەڕێنێتەوە. ئەکرێ هەبێ یەک دوو حاڵەتێک هەیە بەڵام دیاردەی ژن کوشتن لە سنووری هەورامان نییە. هەتا ئەمڕۆ هیچ حاڵەتێکی ژن کوشتن لە ماوەی ئەم ساڵا لە سنووری هەورامان و ساڵانی پێشوش بە هیچ شێوەیەک تۆمار نەگراوەکە بە هیچ بڕووبیان و یەک ژنێک بکوژرێ لەو سنوورە. ئەوە شەگەڕێتەوە بۆ ئاسی ڕۆشنبیری خەڵکانی هەورامی کە ژنیان لە کایەکانی ژیان هاوبەشی پێکردووەوە ژن بەشدارێکی سەرەکیە لە بڕیاردان و لە دەرهێنانی دەرامەتی ئابووری بۆیان وە لە خوێندن وە لە بەشداری پێکردنیان لە هەموو کایەکانی ژیان. ئەگەرچی جوگرافیای هەورامان لە چاو شارەکان بچووکترە و دانیشتوانیشی کەمترە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەراورد بە شارەکان ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان نزیکە لە سەفر. ژن لە هەوراماندا هەر لە کۆنەوە شان بەشانی پیاوان کاریان کردووە و تەواوکەری یەکتر بوون. ئەڤیناتا کوردستان 24 هەورامان. هەموو ساڵێک لەم ماوەی کە دانراوە لەم سەردەمەی کە دانراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان کۆمەڵی قسەی جۆرا و جۆر و کەمپین و چالاکی جۆرا و جۆرەکرێ بۆ ئەوەی کە بەرەنگار بنەوە بەرامبەر ئەو توندوتیژی کە بەرامبەر ئافرەتانەکرێ. و منیش لە ڕێی خۆمەوە بەبیرم بێت چەندین ساڵە لەسەرم پرسە تەنها شتێکە لەمەوە باواز لەوە بێنین کە توندوتیژی بەرامبەر ئافرەتانەکرێت لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە. بەڵام ئەوەندە بەسە هەر ژنان خۆیان توندوتیژی بەرامبەر خۆیان نەکەن و هەر ژنێک توندوتیژی بەرامبەر خود و کەسایەتی و جەستەی خۆی نەکات لە ڕێگەیەوەی کە بتوانێت تواناکانی بەکاربێنێت نەک جەستەی هێزی بەکاربێنێت نەک بیرکردنەوەی جۆرا و جۆر کە بتوانێت خۆی بسەلمێنێت بۆ توانانی هەیەی جا ئەو کاتە با هەنگاو بنێت بۆی کە بەرەنگاری پیاوان یاخود هەر لایەنێکی در ببێتەوە کە دژایەتیەکەن. جا لەسەرم بابەتە کەمپینی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان یاخود ئافرەتان یەکەم ڕۆژی کەمپینەکە چالاکیەکان لە 25/11 دەست پێ دەکات کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی بمبڕکردنی توندوتیژی دژ بە ئافرەتان کۆتا ڕۆژی کەمپینەکەش دەی کانونی یەکەمە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ. هەر بۆیە ئێمە میوانداری بەڕێز ڕۆمان بژێومان کردووە کە بەڕێوەبەری پرۆگرامەکانە لە ڕێکخراوی سیت بابزانین لەسەر ئەم هەفتەیە یاخود لەسەر ئەم چەند ڕۆژەی کە وەکو ماوەیەک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی چالاکیەکان تا چەند کاریگەری هەیە. بەڕێز ڕۆمان ئەم کاتت باش بەخێر هاتی بەخێر بێت. هەڵبەت بن پێشۆی دەستکەم بە پرسیارەکانم پێم خۆشە کاتێکە پیاوێکە بینم ڕەگەزی بەرامبەر مەبینم کە لەسەر مافی من لەسەر مافی تەواوی ژنانی جیهان قساکات ئەمە کاریگەری زۆری هەیە ڕاستە ئێمە خۆمان هەمووان قساکەین بەڵام وەکووە نییە کە ئێوەی پیاو دان پێدەنان بۆ بکەنەوە جێی شانازیێ سپاسدانەکەین وەکو ئێوە وەکو باوک و براکانمان. سپاسدانەکەمەوە دەرفەتێکی زۆر سپاس بۆم هەلەتان کە ڕێخستۆ بۆمان زۆر خۆشحاڵم بە بینینتان و بە باسکردنی ئەم پرسە گرنگە بەڕاستی. باشکە کاک ڕۆمان بالەوە دەست پێ بکەین ئامانجی ئێوە لەم کەمپەینە چییە؟ ئامانجە سەرەکیەکانی ئەم کەمپیۆتانم کەمپینە کەمپینێکی جیهانیە لە هەموو جیهانە لە 16 مانگەوە دەست پێ بڵین لە 25 مانگەوە دەست پێکا کە تا دەی 12 ئامانجە سەرەکیەکەی بڵین بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریە و نەهێشتنی جیاکاریە لە کۆمەڵگایە. لە هەمان کاتە ئامانجێکی تری ئەوەیە کە چۆنڵی لابردنی پەردە لەسەر ئەو توندوتیژیانەی کە تەمان توندوتیژی چەنا جۆری جیاوازی هەیە. هەدەفەکە لەوایە کە ئەم پەردە لا ببرێ لەسەر ئەم شێوازی توندوتیژێ و نەهێشتن و بنەبڕکردنی توندوتیژە لەسەر بنەمای ڕەگەس تەمان بەتەکیید و لەما کاتیشە تیشک خستنە سەر ئەو کێشانەیە کە کۆمەڵگە ڕوبەڕوێ بێتەوە. باشە لە تەواوی ساڵەکە ئەم ماوەیە ئەم هەفتەیە دانرێت بۆی کە بەرەنگاری ئەم توندوتیژیانە بکرێتەوە. کاریگەری هەیە ئەم چالاکیانە لەسەرەوەی کە ڕۆژەکانی دیکەی ساڵ مانگەکانی دیکەی ساڵ ئەم توندوتیژیانەی کە ئەکرێت جا بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ لە کوشتنەوە تا ئەگاتە قسەکردنێک بەرامبەر ڕەگەزی بەرامبەر کاریگەری هەبێت و کەمی بکاتەوە هۆشیاریەک بڵاوکاتەوە. بە دڵنیاییەوە کاریگەریکی تەواوی هەیە یعنی چ لە ڕووی
ئەو خزمەت گوزارانەی کە پێشکەشەکرێ و بەردەستن بۆ نمونە چونکە لەوانەیە زۆرێک لە خانمان نەزانن چه خزمەت گوزاریە بەردەستە لە کاتێکا کە دووچاری تونند و تیژێ بنەوە بەڵام ئەم 16 ڕۆژە هەلێکە بۆ دەرخستنی ئەو کار و چالاکیانی حکوومەت بێت چه ڕێکخراوە ناحکومیەکان بێ بۆ بە دیارخستنی ئەو خزمەت گوزاریانەکە و بە ئامانجگەیاندنی ئەو خزمەت گوزاریانە چین ینی ئەو ئێمە وەکو ڕێکخراوی سید دەتوانم ئەگەر وەکو ڕێکخراوی سید باسی بکەم زۆر خزمەت گوزاری هەیە کە بمورن تەنها لەلایەن ڕێکخراوە حکومی بڵێ ناحکومیەکانەوە بەڵکو حکومەتیش بەڕاستی هاوکاریی زۆری هەیە بۆ پێشکەشنی خزمەت گوزاری خزمەت گوزاری یاسایی هەیە خزمەت گوزاری دەرونی هەیە خزمەت گوزاری حتا هەندێک جار خزمەت گوزاری مادیش هەبێ لەوانەیە لە کاتێکە ئەگەر کەسێک دووچاری توندی تیژی بوو بێتەوە جگەلەوە چەنا خزمەت گوزاری تر هەیە ئێمە کە پێشکەشێکین بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ناڕاستەوخۆکان بریتین لەوانەیە کە کارکردنە لەسەر ئەو یاسا و ڕێسایانەی کە هەیە لە هەمان کاتە پەرەپێدان و هاوکاریکردنی لایەنی پەیوەندیدار بۆ تەنفیسکردنی ئەو یاسایانەی کە بەردەستن لە هەرێمی کوردستان. کاک ڕۆمان ئەم چالاکیانە لەم ماوە کە ئێوە ئەنجامی دەدەن چالاکیەکان چین ینی بە نمونە ئێوە سیمینار وەرکشۆپات دەکەن بەدڵنیاییەوە ئەو خانانێک کە خانمانی تێدان یان چۆن هۆشیاری پیاوان و خێزانەکان دەکەنەوە بەدڵنیاییەوە طبعا لەم 16 ڕۆژەیە تەنها کارەکان ئێمە بریتینیە لە بڵین لە حملەی هۆشیاریکردنەوە یاخود لە دەرخستنی ئەو کار و چالاکیانەی کە ڕێکخراوەکان ئەیکەن بەڵکو بە هەلێکیش ێزانین بۆ ڕەخساندن و ڕەخساندنی زەمینەیەکی گفتوگۆ لەگەڵ لایەنی پەیوەندیدار چه حکوومەت بێت چه بەخشەرەکانمان بێت چه هەرچی لایەنێکی پەیوەندیدار بێت کە ئەتوانێت هاوکار بێ بۆ نەهێشتن و بنەبڕکردنی توندتیژی لەسەر بنەمای ڕاست. کاک ڕۆمان بۆچی ڕێکخراوەکان وێنەیەکی تا ڕادێک ڕوون و جوانیان لەناو کۆمەلگا دروست نەکردووە بمانەوە نەمانەوە بە ئەو ڕاستیە لە خۆمان نەشارینەوە ڕاشکارانە بڵێن کە لە زۆربەی شوێنەکان لەناو کۆمەلگای بیستی نەڵێ ڕێکخراوەکانی ژنانە سەریان لە ژنان تێکیاوە ڕێکخراوەکانی تایبەت بە مافی ئافرەتانە وایان کردووە بۆ ئەم وێنایە دروست بووە بەداخەوە ئەوەش تەوان گۆڕانکاری هەموو گۆڕانکاریەک دەرەنجامی هەیە ینی گۆڕانکاری وا بەاسانی ناکرێت بەڕاستی هەم تووشی تەنگەژە و تووشی کێشابیتەوە کاتێک گۆڕانکاریەکی پۆزیتیڤیان گۆڕانکاریکی باش لە کۆمەلگای بکەین یەکێ لەو هۆیانە کە من تەسەوری ئەەکەم ئەوە بێت کە بەشداری پێنەکردنی پیاوانە لە پرۆسەی ئەو گۆڕانکاریانەیە بۆ نمونە هەستەکە ینی هەندێک جار چۆنەڵی باڵانسێک نەبووە چکە پیاوان و بڵێن کوڕانیش بە هەمان شێوە بەشێکن لە دروستکردنی زەمینەیەکی ئارام و پارێزراوە بۆ خانمان من تەسەورەکەم بۆ بۆچوونی خۆم یەکێک لەوانە ئەوە بێت کە جیاکاریەک لەوانەیە هەست بە جیاکاریە کرابێ ئەو نەزرەی دروستکرد بێ ئەگەرنا ئێمە جارێکی دووبارەیەکم ئەو ڕێکخراوی سید بەڕاستی بە زۆر بە پێویستی ئەزانین کە کار بکرێت بە هەمان شێوە کە خزمەت گوزاریەکانمان پێشکەشەکرێ بە خانمان بەڵام کار بکرێت لەگەڵ پیاوان و لەگەڵ کوڕانیشە بۆ ڕەخساندنی زەمینێکی پارێزراوە. کاک ڕۆمان بەڕێستان لە ڕێکخراوێک کار دەکەن بۆ داکۆچیکردن لە مافی ئافران ڕێگریکردن لەو توندوتیژیانە بەرامبەر خانمان دەکرێت ئێوە هیچ ئامارێکتان لەلا هەیە بەراوردێک بکەن بە چەند ساڵی ڕابردوو کاری ئەم ڕێکخراوانەی هاوشێوەی ئێوە تا چەند بۆتە هۆکار لە کەمبوونەوەی ئەم توندوتیژیانی دژ بە خانمان دەکرێت بە دڵنیایی وەکو ئامار من ناتوانم تیشتی پێ بم لێرە بە تایبەتی ئەگەر باسی بۆ ینی ئەگەر مێ هەرێمی کوردستان جیاب بکەمەوە لە عێراق چونکە ئەگەر بێمە سەر باسی عێراق بکەم بە عام بەڕاستی عێراقیەکێک لە وڵاتانی کە بەداخەوە ڕیزبەندیەکی بەرزی هەیە لە توندوتیژی لەسەر بنەمای ڕەگەز بەڵام ئەتوانم بڵێم بەرەو پێشچوونی زۆر باشمان بە خۆمانەوە بینیوە ینی حەز ناکەین ینی هەر ڕەش بینی بین بەعکسەوە کە ینی چەندەها یاسا و ڕێسای تایبەت دانراوە لە هەرێمی کوردستانە کە پەیڕەوەکرێت بۆ نمونەیەکێکیان یەکێک لەو یاسایانەی کە زۆر بە جوانیە بینم کە بڵین لەباری کەسێتیایە کە جاران یەک خانم دوو خانم وەکو شایەتی لێوەرەگیرا یەکسان بوو بە یەک پیا بەڵام ئەوە نەماوە ئێستا یاسای فرەژنی بۆ نمونە کە چەندەها ئەوەی بۆ دانراوە کە فرەژنی ئێستا قەتەقەیە یعنی لەژێر چەند ئەوەیە چەند مەرجێکی جیاوازانە بێت بۆ نمونە یاسای نێشتنی توندیتیژی خێزانی کە لە هەرێمی کوردستانە هاتوۆتە بەردە شێڵتەرەکان بەڕاستی چەند شڵتەرێکمان هەیە کە خۆشبەختانە چه حکوومەت بێت چه ڕێکخراوە ناحکومیەکان بێ کاریان لەسەر کردو پەریان پیاوە یعنی ئەمەش گۆڕانکاریەکە تەمانەکو باسم کرد پێشتر ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاریەک نێبتوانی لە 24 ساعتە بیبینی بەڵام ئەگەر مقارنەی چەند ساڵی ڕابردوو بکەین بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بەرەو پێشچوونێکی زۆر باشمان بینیەوە. باشە هەردووکتان
پیاون منەمێ پرسیارەکە ینی هەر لە هەردووکتان کەمەکۆی کە ڕەگەزێکی بەرامبەری منن بۆچی پیاوان ڕێکخراوێکیان نییە وەکو ژنان ئەگەر هەش بێ زۆر کەمە ئەڵێن ئەمە لەوە سەری هەڵداوە هەر بۆ خۆی ئافرەت مافی لێبراوە بۆیە ڕێکخراوی هەیە یاخود بۆیە ئەم شتەی بۆ دامەزراوە پیا و مافی هەیە هەر بۆ خۆی بۆیە پێویستی بەم شتەنە وایە یاخود ناهەکارانی تۆ پێ دوایە تونند و تیژی وەکو مرۆڤێک بەرامبەر تۆکرێت واز لەوە بێن هەموو مرۆڤێک تونند و تیژی بەرامبەر دەکرێت بە پێی ئەو پێناسەی کە ئێمە لە سەرتاوە باسمان کرد یانی تونند و تیژی ئەگەر بە قسەکردنێک بێ بە جیاکاریەک بێ بە تووڕەبوونێک بێ بەڵام خۆمان لە هەندێک شت لا نەدەین ببوورە من میوانیم بەڵام ئێستا ڕێکخراوی تایبەت بە پاراستنی مافی پیاوان و ئەمانش ئێستا هەن لە کوردستان پێم وایە ئەمانش کاری خۆیان دەکەن بەڵام لەگەڵ ئەوەی کە خانمان هەندێک زار تونند و تیژیان بەرامبەر دەکرێت من بە هەموو شێوازێک ئەنی دژیوەم کە تونند و تیژی بەرامبەر هەر خانمێک بکرێت بەڵام لە هەندێک بابەتی دیکە هەیە ئێمە ئەوانە نابی نادیدە بگرین کە خانمان لە سەروی پیاوانەوە هەن یعنی زۆر جار لە ڕێزگرتن لە ڕۆیشتنی کاروبارەکان لە هەموو ئەمانە خانمان لە بەرچاو دەگیرێن وەکو ناسکی وەکو جوانی ینی وەکو دڵپاکی هەموو ئەمانە خانمان پێم وایە لە پێشی پیاوانە لە زۆر شوێن سپاس دەکەینەوەمان بیر ناچێتەوە دەم خۆشە بۆیە ئەویستم ئەمە بڵم کاک ڕۆمان ینی بوونی ڕێکخراوەکان وا کات کە بڵین لاوازی مافەکانی ئافرەتان بە یاخود لاوازی پێگەی ئافرەت بێ یاخود نا بە پێچەوانەوە نەخێر بە پێچەوانەیە ینی تەنها لاوازی نییە بەڵام بەپی پێویستە لە هەمان کاتی شەمە بیرمان نەچێتەوە بڵین مافەکانی خانمان بۆ نمونە کە لەوانەیە بە ئاسانتر پێشێل بکرێ بەداخەوە لە خێزانە یەکێ لە کێشەکان کە دووچارمانە بێتەوە ئەوەیە کە راپۆرتکردنی ئەم کێشانە تۆزێک قورسە بۆیە بەرچاو ناگیرێن لە هەمان کاتیشە ئەم پرسە وەکو پرسێکی مافی مرۆڤ ئەتوانی سێریکی نەگوەکو جیاکاری بۆیە لەوانەیە ڕێکخراوی پیاوان نەبێت لەبەرەوەی لەوانەیە پیاوان کەمتر دووچاری تونند و تیژی بێتەوە وەکو باسم کرد تیژی تەنها جەستەیی نییە چەنەها بەشداری پێکردنە لە چەند پرۆسەیەکی جیاوازدا کە خانمان لەوانەیە بەشداریان پێ نەکرێمەش بە جۆرێک لە جۆری لە ماوەی ڕابردوو لە سوۆشیال میدیا هەندێک بابەتی جیاواز هەبوو سەبارەت بە پیاوان ئەم پیاوانەی کە لە ماڵەوە دەرکرابوون لەلایەن خێزانەکانیان لیان درابوو تونند و تیژیان بەرامبەر کرابوو دەنجی خۆیان هەڵی ناوە لە ڕێگەی ئەمە یەک بەرامبەر سەدە ئەوەنە دەنگیان بەرز کردەوە هیوادارم ژنانی جوابە زۆر زۆر کەمە هیوایەکی خراپە کە تۆ دەیخوازی من لەگەڵ مەبەستمۆیە هیوادارم ژنانیش لەسەر نانا هەکار باڕوونی کەمەوە هیوادارم ژنانیش لەسەر ئەو تونند و تیژیانە بەرامبەریان نەکرێ بەو شێوەیە دەنگ هەڵبڕن مافی خۆیەتی هەر کەسێک کە تونند و تیژی بەرامبەر بکرێت دەنجی خۆی هەڵبێنێ کاک ڕۆمان با دووە قسەمان لەسەر ئەوە بێ ئەگەر بەراوردێک هەرێمی کوردستان و بە وڵاتانەی دەوروبەر بکەین هیچ ئامارێک هەیە یاخود هیچ ڕێژەیەک هەیە کە ئێوە بیزانن زۆرتر لە هەرێمی کوردستانە تونند و تیژی یاخود لە وڵاتانی لە دەوروبەر هەن خۆی ئەگەر مقارنەی بکەین بە شەرقی ئەوسەط یعنی ئەگەر باسی پێشکەوتنی هەرێمی کوردستان بکەین یعنی مقارنەتەن بۆ بە سعودیە کە وڵاتێکی کە تا ڕادێکی پێشکەوتووە ئەو ماف و ئەو یەکسانیە من نامەوێت بە تایبەتی باسی وڵاتەکانی دراوسێمان بکەم بەڵام ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستانە دەستخۆشی بڵین وەکو حکوومەت و وەکو ڕێکخراوە ناحکومیەکان بەڕاستی کارێکی زۆر زۆر بەرپاکراوە لە کەمکردنەوەی من ناتوانم بڵێم تونند و تیژی نییە بەعکسەوە بەردەوام هەیە و پێویستێکە زۆر زۆرە بەڵام وەکو کەمکردنەوەی لە چاو ساڵانی ڕابردووە تۆزەکەمتر بۆتەوە بۆ نمونەیەکێک لەو یاسایانەی کە ئەو ئەکراوە ظروفی مخەففەی پێڵێن جاران ینی یاسا پاڵپشتی بەداخەوە کوشتنی ژنان بووە کە لەسەر بنەمای شەرەف بوون منە ینی ئاسانکاری کراوە لە حکومە بەڵام ئەوش لە هەرێمی کوردستانە ئێستا بە هیچ جۆرێک ڕەچاو ناکرێت و ئەو ظروفی مخەففەیە نەماوە ئێستا لە هەرێمی کوردستان ئەمەش تەبعەن کە بیری لێکەیتەوە بەرەو پێشچوونە بەڵام وەکو باسم کردەوە بەرەو پێشچوونە هاوکاری حکوومەت و ڕێکخراوە ناحکومیەکان و لە هەمان کاتە ئەمە کارێکە کە هەمومان وەکو بەشێک تاکێک لە کۆمەڵگە چ خانم بێت چ پیاو بێت بەرپرسە لە دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و یەکسان دروستە ئێمە خۆشحاڵین و منیش زۆر خۆشحاڵم کە ئێوەی پیاوان زۆر با ڕاشکاوانە مافەکانی ئافرەت هاوشانی ئافرەت خۆی دەسەنن سپاستانەکەین کاک ڕۆمان بژێ و کامڕۆ میوانمونەتان زۆر زۆر سپاس بەو هیوایم کە ئافرەتانیش خۆیان بەشێک بن لە وەرگرتنی ئەو مافانە بەڕاستی بەدەستهێنانی مافی ئافرەت تەنها جلوبەرگ و ئازادی نییە لەسەر شەقامەکان بەدەستهێنانی یاسایەکە و چەسپاندنیەتی بەدڵنیاییەوە سپاسانەکەم دەستان خۆش بێت.
جا بابەتی کەشوهەوا ڕۆژانە هەردەبێ هەبێ لە بەیانی 24 تایبەتی لەم کاتانە ڕۆژێک ساماڵە ڕۆژێک هەور و بارانە و بێگومان هەمومان ڕۆژانە ڕەنگە پلانمان هەبێت تەمەشای کەشوها بکەین بۆی بتوانین پلانەکەی خۆمان جێبەجێ بکەین گەشت دەکەین گەشت ناکەین دەڕۆین لە بازار ناڕۆین بە شێوازێک جل بپۆشین ئەمە هەمووی پەیوەندی بە کەشوهەوا هەیە بۆیە بزانین کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە. لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەک نزیک 6 ساڵە سەرقاڵی تۆمارکردنی ئاواز و گۆرانی هونەرمەندانی ڕۆژهەڵات و باشووری کوردستانە. قادر ڕەسووڵی خاوەنی تۆمارگایەکە و دەڵێت تا ئێستا زیاتر لە 2000 کاسێتی لە بەرهەمی هونەرمەندانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان تۆمار کردووە بۆتە هۆی پاراستن و مانەوەی هەزاران گۆرانی فۆلکلۆری کوردی. لەناو بازاری مەهاباد تۆمارگەیەکی کاسێت هەیە کە تەمەنی لە زۆربەی خەڵکی ئەم شارە زیاترە و ناوبانگیشی گەیشتۆتە زۆر شاری دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان. قادر ڕەسووڵی خاوەنی ئەو تۆمارگەیە نزیک 6 ساڵە سەرقاڵی ئەم پیشەیەیە و لەم ماوەیەدا زیاتر لە 2000 کاسێتی لە گۆرانەکانی هونەرمەندانی میلی ناوچەی موکریان و باشووری کوردستان تۆمار کردووە و هەزاران گۆرانی فۆلکلۆری لە فەوتان و لە بیرچوونەوە ڕزگار کردووە. زۆر جێگا هەیە نەوارم زەفت کنە ئەم پتر لە 2000 نەوارم زەفت کردووە چونکی نەوارەکان هەر ئەوەنەوە بڵند دانیشتن لە دێهاتی لە شارستانی ئەمن دەچوم نەوارم بۆ زەفتکردن بە خودای زەماوەندی مەهاباد ئەکسەرەکەم نەوار زەفت کردووە لە دەنجی هەموو هونەرمەندەکان لە دێهاتی ئەکسەری دێهاتەکان دەچوون ئەمن نەوارم زەفت دەکرد بۆ هونەرمەندەکان وەک کاکڕەسووڵی نادری وەک قادری مامەندی وەک عەلی گەڵانانی وەک برامی قادری وەک سید علی سەردەشتی وەک علی خەندان وەک ئەبەدەڕژێ وەک حەسەن میراوایی وەک ڕەحمانی حازی مامیان خدا لێ خۆشبێ ئەوانە زۆریان نەماون خدا لیان خۆشبێ ڕەبی. کاقادر ئێستاش کە سەردەمی دیجیتال و ئامێرە نوێیەکانە
وازی لە کاسێت و ئامێرە کۆنەکانی تۆماری دەنگ نەهێناوە. خۆی دەڵێ هێندێک لە کاسێتەکانی تەمەنیان زیاتر لە نیو سەدەیە، بەڵام حەزی ئەو بۆ پیشەکەی وای کردووە هەر لەسەر ڕێچکەی ڕابردوو بڕوات و ڕوو لە ئامێرە دیجیتاڵەکان نەکات. ئارشیوەکەی نەوارەکانم ڕاگرتەوە، ئەلئانیش بە دەستگای قەدیم کارە دەکەم، لەسەر دەستگای جدید کارە ناکەم. دەستگاکان وەک ڕێل، وەک دێک، وەک ویدۆ هەر لەسەر ئەوانە کارە دەکەم. ئەمن ئەلئانیش عەلاقەم بە دەستگای جدید نییە، ئەوی زەفتشم کردووە لە ئەوڵەوە، هەر بەو دەستگا قەدیمانم زەفت کردووە. کاسەرکانیشم ئەلحەمدوللا زۆر خەڵک وانەکەم پێ دەکا. بە هەر حاڵ ئەو ئارشیوم ئاوە ڕاگرتووە. کاقادر جیا لەو نزیک 2000 کاسێتەی بە ئامێرەکانی خۆی تۆماری کردوون، ئەرشیڤێکی ناوازەشی لە بەرهەمی هونەرمەندانی کورد هەیە کە لە شوێنەکانی دیکە تۆمار کراون و ئەو کۆپیەکەی دەستکەوتووە. دوکانە بچووکەکەی تۆمارگەی مەهاباد گەنجینەیەکی بەنرخ و ناوازە لە گۆرانی و ئاوازی ڕەسەن و فۆلکلۆری کوردی بە دەنگی دەیان هونەرمەندی کووردە کە ئێستاش خەڵکێکی زۆر سەردانی دەکەن. کامیل بۆکانی، کوردستان 24. ئارامی تێدایە، ئەوانە قەدیمن، ئەوە تەماشای نەوارەکەی کە بابەتەکان هەموو هەر خانمانی تێدایە، کچانی تێدایە. ئەمڕۆ شاندێکی پێکهاتوو لە 15 کچە ڕاگەیاندکاری عەرەبی و ئەوروپی کە بۆ بەشداریکردن لە خولێکی ڕۆژنامەوانی سەردانی کوردستانیان کردووە هاتنە کوردستان. بەڵێ هەر لە کۆتا ڕۆژی خولەکانە سەردانی دەڤەری بارزانیان کرد. کوردستان 24ش یاوەری کردوون. با بزانین ئەم خانمە ڕاگەیانکارانە ڕاوبۆچوونیان چیە لەسەر بواری میدیا لە کوردستان و لەسەر ئەو ژینگە جوانەی کە ئێمە هەمانە. ئەشکەوتی شانەدار یەکەم وێزگەی گەشتەکەیانە و یەکەم جاریانە لە نزیکەوە بێرە ئاشنا بن. وێستگەی دووەمیان بارزانە و سەردانی گڵکۆی مەلا مستەفا بارزانی دەکەن و لەلایەن نوێنەری سەرۆک بارزانی پێشوازی کران. 15 کچە ڕۆژنامەوانی ناوخۆیی و عەرەبی و ئەوروپین لە چوارچێوەی بەشداریکردنیان لە وەرکشۆپێکی ڕێکخراوی فەڕەنسی بۆ یارمەتی مرۆیی و ڕۆژنامەوانی هاتوونەتە ئێرە. توانیمانە زیاتر لە 200 کچ ڕابهێنین. توانیمان هەتا ئێستا 5 ستۆدیۆ مۆبیل و پۆدکاست چانێل لە چەندین دەستگای سەر بەخۆی جیاواز لە کوردستان دابنێن. هەروەها ئێستا لە چوارچێوەی ئەم وەرکشۆپەدا لە بڵێم لە ئایندەیەکی نزیکدا لە یەمەنیشدا دەمەزرێنین. بەسەرکردنەوەی مینۆمنتی شەهیدان و گۆڕستانی بارزانی ئەنفالکراوەکان بەشێکی دیکەی گەشتەکەیان بوو. لە دوا وێستگەشتدا مۆزەخانەی بارزانیان بەسەرکردەوە و لە نزیکەوە کەلوپەلی دۆزراوەی نێوگۆڕە بە کۆمەڵەکانیان بینی. بصراحة أنا ما كنت بعرف عنها إنه هي لهالدرجة قديمة. لراستيدا نم دزاني كردستان أو ميجو ديريني هيا نم دزاني ككردستان زيجي نتوية كزمان و خاك و دابونريتي خوي هيا كخداني أو ميجو رسن و ديرينيا هر بويا ديدم زور گۆڕاو دەپرسم چۆن دەبێت گەلێک ئەو مێژوە گەورەیان هەیە و هێشتاش بۆ مافەکانیان هەردەجەنگن. ئەوە زۆر زەحمەتە، هەر بۆیە دەڵێم گەلی کورد کراون و هەموو مرۆڤایەتیان خۆش دەوێت بەبێ جیاوازی نەتەوە و ئاین و حەزیان لێ لە ئاشتیدا بژین. يعني عيش بسلام. کچە میدیاکارەکانی عەرەب و ئەوروپایی بەشدار لە وەرکشۆپی ڕێکخراوی ئاژی فەڕەنسی لەم گەشتەیاندا بەرخودان و قوربانیدان مەرگە ساتەکان و خۆڕاگری نەتەوەی کوردیان پێ ئاشنا کرا. کورد خاوەن مێژوویەکی دەوڵەمەندە لە بواری شۆڕژگێڕی و مرۆڤدۆستی، بەڵام بە درێژایی مێژووش نەیارانی هەوڵی شێواندنیان داوە. بۆیە هاتنی کەسانی بیانی و ئاشناکردنیان بە چەند لایەنێکی مێژووی و ئێستاینەتەوەی کورد ئەو بۆ چوونە نەرێنیا
هەڵدەگێڕێتەوە. تەیفور محەممەد کوردستان 24 بارزان. ئەمە جی دڵخۆشیە لە دوولانەوە هەکار کاتێکە خانمانی ڕاگەانکار بەم شێوازە چاوکراوە یاخود بتوانن سەردانی چەندی ناوچە بکەن بەڵام ئەوەی من کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەم خانمانە کوردستانیان بۆ هەڵبژاردوون مەواکات بیسەلمێنێ کە کوردستان چەندێک ئارامە ئەوە نیان بردونەتە تورکیا لوبنان هەموو ئەمانە بەداخەوە لەبەر شەڕ و باری سەختی کۆمەڵاتی و ئابووری هەر شتێکی دیکە بێ بەڵام لە کاتێکا کابینین کوردستانی ئێمەوەندە ئارامە کە چەندین شاندی تایبەت سەردانی بکات. ئەمە جێگای دڵخۆشیە زۆر بێگومان ئەمڕۆ بابەتەکانمان زۆرترینی پەیوەستە بە خانمان و ئێمە بۆیە هەوڵمانداوە زۆربەی بابەتەکان خانمانی هەرتێدا بێ کچانی هەرتێدا بێ لە هەر بوارێکدا بێ لە هەرێمی خیرسۆنی ئۆکرانیا نزیک بەرەکانی جەنگ پاڵەوانێکی تۆپی پێی بۆ کچانی خوار تەمەنی 11 ساڵان کراوەتەوە ئەو کچانی لە پاڵەوانێکە بەشداریان کردووە بە پەرۆشێکی زۆرەوە لە ناوچە دوورەکانی ئۆکرانیا بەبێ ترس بەرەو خێرسۆن دەڕۆن. سەرپەرشتیاری پاڵەوانێتیەکە باس لەوەکات کە لە ڕێگەی ئەو جۆرە چالاکیانە ویانوێ مناڵان لە دۆخی جەنگ دابڕێنن و چێژ لەو کاتانە وەربگرن کە هەیەە چونکە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەهۆی ئەو جەنگە و ئەو گوشارە زۆرە دەرونیی لەسەریان بووە کە دەنگی تانک و تۆپ و وێرانبووری ناوچەکانیان باریکی دەرونی خراپیان هەبووە بەڵام چالاکیانە هاندەرێکە بۆ گەڕانەوەیان بۆ ناو دنیایەکی ئارام و ژیانێکی تەندروست. بە پەرۆشەوە چاوەڕوانی ئەو پاسە دەکەن کە بۆ یاریگای تۆپی پێ دەیانبات. تیمێکی مرد منداڵی کچانن لە هەرێمی میکۆلایڤی ئۆکرانیا بە پاس 70 کیلۆمەتر لە نزیک بەرەکانی جەنگ دەبڕن تا خۆیان بگەێنە یاریگایەکی تۆپی پێ و بەشداری لە خولی تایبەت بە مرد منداڵان بکەن لە هەرێمی خێرسۆن. ڕاهێنەرەکەیان لە ناو پاسەکەدا سەرباری هاندانیان بۆ ئەنجامی باش داوایان لێ دەکات بیر لە دۆخی جەنگ نەکەنەوە چونکە ئەوان منداڵن و نابێت جیهانی خۆیان لەبەر هیچ هۆکارێک بشێوێنن. Не знаю, я как-то так спонтанно решила вообще заниматься футболом. من حەز بە تۆپی پێ دەکەم لە خۆمەوە بڕیاری دەستکردن بەم وەرزشەمدا و کەس هانی نەدام. لەگەڵ هاوڕێکانم تیمێکی باشمان هەیە و پێکەوە باش یاری دەکەین. دەچین تا بەشداری پاڵەوانێتیەک بکەین. پێشگەیشتنیان با یاریگاکە کچەکان لە ناو پاسەکەدا جلوبەرگ لەبەر دەکەن و خۆیان ئامادە دەکەن. سەرەتای یاریەکەیان بە گوتنەوەی مارشی نیشتیمانی ئۆکرانیایە. سەرپەرشتیاری پاڵەوانێتێکەش جەخت لە گێڕانەوەی ژیان بۆ ناوچە زیانمەندەکان و نزیک لە بەرەکانی جەنگ دەکاتەوە لە ڕێگەی ئەو جۆرە پاڵەوانێتیانەوە. کچەکان بە وزە و پەرۆشێکی زۆر دەست بە یاری دەکەن. هەر تیمێک لە ناوچەیەکی دووری ئۆکرانیا هاتووە و چاوی لەوەیە بەبێ دەستکەوت نەگەڕێتەوە. بێگومان شەڕ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کاریگەری و گوشاری دەرونی لەسەر منداڵەکان دروست کردووە. بۆ ئێوای بە باش دەزانین لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە دۆخەکە هێور بکەینەوە. من خۆم کە یاری دەکەم هەموو شت لەبیر دەکەم. بێگومان منداڵەکانیش هەمان هەستیانەیە. نزیکەی ساڵێک و 10 مانگە شەڕ لە ئۆکرانیا بەردەوامە. خەڵکی دەیانەوێت کەمکەم ژیان بۆ ناوچە زیانمەندەکان بگەڕێننەوە چونکە وەک خۆیان دەڵێن نایانەوێت جەنگ ببێتە هۆکاری بێبەشبوونیان لەو کارانەی چێژی لێ دەبن. بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆمان هەمە ڕەنگ بوو بەڵام ئەوەی زۆرتر باسمان لە کرد و جەختمان لە کردەوە هەفتەی یاخود 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە دژی ژنان. سوپاس بۆ ئێوەی بینەروبی سەر وە سوپاس بۆ هەموو ئەو پیاوانەی کە هاوڕان لەگەڵ بەدەستێنانی مافەکانی ئافرەتان. سپاس بۆ ئێوە کە بینەری بیانی 24 بوون بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێ و ئەوە هیوادارم پیاوان هاوشانی ئافرەتان ئەمانش زوڵمیان لێ نەکرێت. کاتێکی خۆش.